هیوادارم لە پێش مردنی ئەو هونەرمەندانی کەوا لە ژیانان پاڵپشتیان بن نەک کۆچ بکەن یادی بکرێتەوە. ئێمە هەر ئاوین مردوپەرستین جار وا هەیە هونەرمەندەکە هەتا لە ژیانایە بایەغی پێ نادەین، گوێ لە ڕا و ئارا و داواکاریەکانی ناگری. لە شاری کەرکووک تایسە شتێک وا نەکراوە. الحەمدوللا خەڵک ئێستا ڕۆشنبیرە، خەڵک لەخوا بەزات بێ ئاتێتە پێشەوە و هیوادارم هەموو سەرمایەدارێک هەموو کەسێک ئاوا پشتگیری هونەرمەند بکاو، کۆنسێرت بکاو لە شاری کەرکووک بە شاری کەرکووک بە دیار بێ لە ناو شارەکانی ترا شارێکی هەمووشی هونەرمەندی تایە. هەمومان بەوە ئەزانین کە شاری هونەرمەندان و شاری عەلی مەردان و شاری سڵاح داودەیە. من پێشتر دوکانم بووە لە نێو شار ئەڵبەت لە خیابانی فەرعی، بەڵام بازارم نەبوو بەداخەوە نەم دەتوانی بێمە خیابانی عەسڵیش چونکە کرێکەی بێحەد زۆر بوو. بۆم جێبەجێ نەدەوە بێم کرێیەکی زۆر بدەم و دەرامەدێکم وا نەبوو کە کرێکەی دەربێنم. دوایە ناچار هاتوون بووم بە دەستفرۆش و لەو بازاڕی ساحلی وەکو هەموو برایانەی کە لێرە دەستفرۆشی دەکەن ئێمەش لێرە کە سەرپایوشتەکەمان بڵاو کردوونەوە جا لە کەم و لە زۆر هەر چەندێکی کە خودای نادێمە پێیخانە هەین، وەلی خۆشبەختانە نە شغڵێک نە سەنعەتێک نە کارخانەیەک نە هیچ شتێکمانەیە کە بڵێن چیم بتوانین لەوێ دانیشین یا بیمەیەکمانە هیچ شتێکمانە شغڵێکی ئازادین و هاتوون لێرە بە خۆمان سەرگەرم کردو. جەماعەتیش دێنێرە بەهەرحاڵ شتیشمان لێ دەکردنەوە. Eu sou do Brasil, nós viemos aqui para conhecer as variedades de fruta da região, conhecer as bebidas, conhecer toda essa área turística aqui da região do mercado e esses entornos, que são muito atraentes, muito bem indicados. Meu nome é Soraya, eu sou do Brasil, da cidade de São Paulo, é minha primeira vez em Madrid. Estou adorando o mercado de São Miguel, as coisas são muito saborosas, tudo muito fresco, muitas coisas diferentes que faz com que a gente conheça a cultura local.